لەسەر ئەچی خۆمان دروستمان کردووەوە چەند جار هەموو ساڵێ کە کاتێک ئاوەکە زیاد دەکات دەیبات، بەڵام ئەو ساڵ ئەمە هەمین جارە و ئەو پردا ژیانی 15 گوندی لەسرە کە دەبەستێتەوە بە قەڵاتزێەوە. ئەو پردا دەڕوخێ ژیانی هاوڵاتیەکان دەکەویتە مەترسیەوە، چونکە ئەگەر ئەوە نەما دەبێ هانا بۆ کەڵەکە چوپەکان بەرین. کەڵەکە چوپەکانیش مەترسیدارن و ماوەی پێشوو یەک دانە وەرگەڕا و نەفەری چی تێداخنکە. بۆیە داوا لە لایانی پەیوەندیدار دەکەین، چه ئیدارەی لە منتیقەی پشدەر، چه ئیدارەی ڕاپەڕین، هیوادارین چاوێک بخشێنیتەوە بۆ خەڵکە هەژارەیدا و خەڵکانە خزمەتێکی زۆریان کردووەکو بناری ئاسۆس کەم تەرخەمی لە چاو ئەو هەموو سەروەت و سامان و داهاتی گومرگەکان و نەوت و پێویستی بەوەی هەیە یەک تاکە ڕۆژی لێ نەک خزمەت گوزاری. ئەمە هیچ خزمەت گوزاریەکمان نییە. بڕۆ لە خسونی ئەو 15 گوندەیدا لە جادەوبانی لێ سەدەی 21 کە تاکە ئێستا کارەبامان نییە، گوندمان هێست 4 گوندمان ماوە ئێستا کارەبای بۆ بچی جادەی هەر نییە ئەوەی کە کراویشە خەڵک لەسەر حسابی خۆی بۆ دیەکانی بردووە. هیوادارم لانی پەیوەندیدار چاوێک بخشێنیتەوە بەو سنوورەیدا.